هجان لسر کارنامه شان هەرێما کوردستانی بۆ ئەنقەرەیە بە سەرۆکاتیا ئایدن معروف وەزیرێ کاروبارên پێکهاتەیان ڕادوەستم و دپرسم ji hêjaya Aydin Maruf gelek bi xêr hatiye Kurdistan 24 hêjaya Aydin bizanim karnameya civîna hewayan jî armanca seredana hewa ji bo Enqereyê çi bûye heta nûkê hewa çi destkef bi dest xistine? بله پێشکی زۆر سوپاسان دەکەین هەر ئەروە ڕێز و سەلاوم بۆ بینەران و بیسەرانی کانالە بسیار هەیە بەڵێ ئێمە شان دەکەن دەنگەکەم دووبارە دەبتەوە دەنگ دووبارە دەبتەوە نزان سەدەم چییە دەنگ دووبارە تێتە ئەس باوارم نوکە چا بوو چاک بوو کاک ئایدن بله بله دنگ دوباره دەبەوە بله دنگ دووبارەیە تا کوێستەوە دووبارە هەر دووبارەیە دەنگ ئەس بێژم نوکە چارەسەر بوو کەرەمکە بله بله پێشکی زۆر سوپاسان دەکەین هەروە ڕێز و سەلاوشمەیە بۆ بینەران و بیسەرانی کاناڵی بیسار بەڵێ ئێمە شاندێک کە لە نوێنەرایەتی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندی باڵا و هەروە لە نوێنەرایەتی پەیوەندیەکانی دەرەوە کە لەگەڵ ئێمەشدا سەرۆکی بەشی تورکی و سەرۆکی بەشی سریانی لە زانکۆی سلاحدیندا کە لە وڵاتی تورکیا سەردانی لایەنی پەیوەندداریمان کردووە کە تایبەت بە پەروەردە و خوێندنی باڵا و وەزانگۆکان کە ئەو پەیوەندیانە کە لە نێوان وڵاتی تورکیا و هەرێمی کوردستان هەیە و لە ڕووی پەروەردە و خوێندنی باڵادا کام سەردانە ئەم پەیوەندیانە زۆر گرنگن بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان لە ڕووی پەروەردە و خوێندنی باڵادا لێرەدا ئێمە چەندین کۆبنەوەمان کردووە و سەردانمان کردووە لەگەڵ لایەنی پەروەردە و خوێندی باڵا بە تایبەتی لەگەڵ دامەزراوەی خوێندنی باڵا کە بەرامبەرەکەی وەزارەتی خوێندی باڵایە لە هەرێمی کوردستان هەروەتر کە کۆبنەوەمان لەگەڵ سنتەری و ڕێکخراوەکانی تایبەت بە پەروەردە و خوێندنی باڵا بووە کە بە تایبەتیش یەتەبە کە دامەزراوەیەکی تایبەتە بە وەرگرتنی قوتابی لە دەروەی وڵاتە لەگەڵ ڕێکخراوی تیکە و لەگەڵ دامەزراوەکانی تری کە تایبەتن بە پەروەردە و خوێندنی باڵادا کە ئەمانە خۆی لە خۆیدا گرنگە کە لەم کۆبنەوانە سەردانانە کە باسی زیاتر باسی پەیوەندەکانی پەروەردە و بەهێزکردنی ئەم پەیوەندیانە کە لە ئێستا دەکە کە پێشترش کە و پەیوەندیانە باشەوە بۆ لەسەر ئاستی وەزارەتی خوێندی باڵا و پەروەردە کە بۆ لە زانکۆکانی تورکیا بێت و یا لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە ئێمە لێرە لەم کۆبنەوەدا زیاتر کە تاکید لەسەر ئەمە کراوە کە زیاتر هەماهەنگی و کە بەهێزکردنی پەیوەندەکان هەبێت و لە نێوان ئەم دەستگایانەدا کە ئەمانە لەم کاتەدا زۆر گرنگە و پێویستە لاینی کاتشدا کە تایبەت بە بەشەکانی تورکی و بەشی سوریانی کە ئەمە خۆی لە خۆی دەکردنە کە تایبەتە بە پێکاتەکان لە هەرێمی کوردستانە لە زانکۆی سلاحەدیندا کە ئەمە کە باسی لەوە کرا کە چۆن بتوانین بۆ بەهێزکردنی ئەم بەشانە کە لە زانکۆی سلاحەدیندا کە ئەمانە گرنگن بۆ پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا ژێسازی و وەزارەتên پەیوەندیدارên xandina bilind li Tirkiye hewa hiç amarek wergirt ka salane amadene çend qutabiyan li ser astê xandina bilind ji Kurdistanê werbigirin بله کە لێرەدا کە دامەزراوەی کە یەتەبەیە کە دامەزراوەی یەتەبە کە بۆ وەرگرتنی قوتابی لە دەرەوەی وڵاتە کە لەسەر ئاستی جیهاندا
نزیکەی 5,000 قوتابی وەردەگرن کە وەکو زەمالە بۆ زانکۆکان لە وڵاتی تورکیادا لە عێراق و لە هەرێ بەتابەتیش لە هەرێمی کوردستان نزیکەی 150 قوتابی وەردەگرێت و بەبێ جیاوازی ئەمەش کە ئێمە لەم کۆبنەوەدا تاکیدمە لەسەوە کردووە کە ئەمانە زیاتر بۆی هەماهەنگی هەبێت و لەگەڵ وەزارەتی خوێندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆی بتواندرێت کە باشترین قوتابی و کە بە شێوەیەکی ئستەماتیک کە وەربژرێت و بۆی بتواندرێت لە وڵاتی تورکیا کە ئەو ئەزمونە و ئەو تەجروبەی هەیە لە زانکۆکانی تورکیا ئیستیفادە بکرێت و ئەمانە گرنگ بوون هەروەتر کە ئێمە لەم کۆمنەوەدا لەوە باسکرا کە دیار بوو بۆ پێکاتەکانیش بە تایبەتی بۆ پێکاتەی کلدان و سریان و ئاشوری و یەزیدی و شەبەک و کاکەیی کە وجودیان لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە کە زەمالەی تایبەتی داوامان کرد دیار بوو قبولکە لەلایەن دامەزراوی یەتەبە کە دامەزراویی بۆ وەرگرتنی قوتابیانە کە پێڵەم بورس زەمالە لە وڵات تورکیا کە 20 بۆ قوتابی ئەمانە قبول کرا ئەمەش گرنگ بۆ پێکاتەکان ینی بوو ساڵە نییە خواندنی ئەف قوتابیان هەنێژ پێکاتەیان دەهێنە وەرگرتن قوتابی و زەمالەیە وەربگرن ئەمەش بە هەمانجی و بە تەنسیقی لەگەڵ وەزارەتی خوێندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت و ئەمانە خۆی لە خۆیدا گرنگە زۆر ئیتیمامدانە بە پەیوەندەکانی خوێندر و باڵا و بە پەروەەردە لە ئێستادا کە وڵاتی تورکیا کە لە ڕووی خوێندری باڵا و لە ڕووی زانکۆکاری گرنگە لە ناوچەکەدا پێویستە کە لەگەڵ زانکۆکانی ئێمەدا لە هەرێمی کوردستاندا هەمانجی و تەنسیقیانە بێت و لە هەروەتر لە گرنگترین تەن ئەوەیە کە تەنسیق و هەماهەنگەکە لە نێوان وەزارەتی خوێندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ دامەزراوەی خوێندی باڵا کە یۆکە ئەمە گرنگە لە داهاتوودا لەوانەیە سەردانی وڵاتی تورکیا بکرێت و کە بە ڕێگای خوێندی باڵاوی یان لە دامەزراوەی خوێندی باڵای لە وڵاتی تورکیاکە وەفدەکە سەردانی هەولێر بکەن بۆ ئەوەی ئەم هەماوەنجی و تەنسیقە دروست بکرێت و بۆ بێزکردنی زانکۆکان لە ڕووی خوێندری باڵاوە لە ڕووی کە لە ڕووی پەروەەردە لە نێوان ئایدن هون حتا چەند ڕۆژێدی لەوێ دەرێ دەمینن ئارمان جواب بمانە چەند ڕۆژێندی لەوێ دەرێ ji بوو چییە هەند گەلکێ دجبن چ مژارێ گفتوگوتکەن بەڵێ ئەمە کە ئەمە کە سەردانەکە 3 ڕۆژ دەخایەنی بەیانی ماوە بەیانیش سەردانی کە تیکە ئەەکەین کە تیکە تایبەتە ویش بە خزمەتکردنی کولتوری و ئەمانەیە کە لە دەرەوەی وڵات ئەمیش کە سنتەرێکی گرنگە سەر بە حکوومەتی وڵاتی تورکیایە کە پێشتری ژۆڵی هەبووە کە لە دامکردنی ویا پشتیوانیکردنی لە نۆژینکردنی کە کولتوری و ویا پشتیوانیکردنی لە سنتەری مەراکزەکان لە عێراق و لە هەرێمی کوردستاندا لێرەدا کە ئەم سەردانە ئەم کۆبنەوانە کە لە ڕووی معنەویە لە ڕووی پەیوەندەکانەوە زۆر باشە هەروەتر کە پشتیوانێکە لە پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا کە وجودی پێکاتەکان لە ڕەوشێکی باشدایە و کە بە شێوەیەکی ئەکتیف و کارە بەشدارن لە پرۆسەی سیاسی لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کاتی زیاترش کە پشتیوانی لە مافەکانی پێکاتەکان و لە داواکاریەکانی پێکاتەکانی کردووە لە هەرێمی کوردستاندا ئەمە خۆیدا گرنگە و کە ئێمە شان دەکەین لە وتم کە لە نوێنەرایەتی لایانی پەیوەندداریش بە تایبەتی وەزارەتی پەروەەردە و خوێندنی باڵاو و سەرۆکی بەشەکانی تورکی و سووریانیش تێدایە ئەمانە لەم کاتەدا گرنگە بۆ بەهێزکردنی و پشتیوانیکردنی لە پەیوەندەکانی نێوان وڵاتی تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان. باشە ئەم بکورتی بێژن لە داویێ دەستکەفتێ هەوەیە vê سەردانê ji bo perwerde xandina bilind li Tirkiye di gelvan saziyên cuda ji bo qutabiyên li Herêma Kurdistanê ku dixwazin li Tirkiye bixînin çi bû? Yani ئێمە زیاتر کار ئاسانی بکرێت و بۆ قوتابیانی هەرێمی کوردستان کە دەتوانن
کە لە وڵاتی تورکیا بخوێنین کە یان بەڕێگای زەمالەیە یان بەڕێگای وەزارەتی خوێندی باڵایە و هەند ئەو قوتابیانیش کە لە دەرەوەی خوێندی باڵاش کە دەرچن بۆ زانکۆکان لە شارەکانی وڵاتی تورکیادا کە دەخوێنن ئەمە کە باس کرا کە هەماهەنگی هەبێت و زیاتر کار ئاسانیان بکرێتەوە بۆی بتوانرێن بە شێوەیەکی بەردەوام ئەم قوتابیانە بە شێوەیەکی بەردەوام کە بۆی بتوانرێت کە بە شێوەیەکی بەردەوام پشتیوانی و هەماهەنگی هەبێت و لەلایەن هەردوولاوە بۆ قوتابیانی کە ئەو قوتابیانێکە لە دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی لە وڵاتی تورکیا دەخوێن لە زانکۆکاندا. هێژای ئایدن معروف وەزیرێ کاروبارên پێک هاتیان ji Enqereyê li gelme bû li ser seredana şanda wan bi armanca perwerdê xandina bilind û hemahengiya zêdetir di navbera Enqere û Hewlêrê tu her hebî dembaş man dîne.